بەڵام ئەوەی کە ئیشی هەستەوان متابعەیە واکاتەوە نەسمرین بە جاسووسێک منافقێک نەخزێتە ناو سەفەکانمانەوە ئەم هەستەوانە متابعەی ئەوە ئەکاتەوە بزانێ ئەم کابرایە تا چەند لەگەڵمانە سەرڕاست هاتۆتە ئیشەکەەوە لەبەرەوە برانی بەڕێزم لە پلەکانی خوارێ هاودین و هاوبیر هیچ پەلەمان لەوە نییە سەری خینە سەروتر یەکێتی پارتی نەرویج ئەمریکا بەریتانیا ئەڵمانیا جاسووسە نەرێتە ناومانەوە ڕەوتێکی عەلەنیە هیچ مەناعەتمان لێنی ئەوەندەی شەو نوێش پێیەکەین تا پشتێشکین یا ڕاستە بێتەوە لەگەڵمانوەکو ئەو خەڵکە یا بە منافقی هەموو معاناتێ هەموو نوێژێکی لێبێ بە معانات هەموو شەو نوێژێکی لێبێ بە حرەسیاتێکی زیادە و قورسایی کە کەوتە سەرشانی تا تەحەمولی ناک چونکە هیچ کەسێک نییە لە سەفی ئیسلامەتیان سەبر بگرێ ئەگەر بە دافعی ئیمانی خۆی نەبێ حتا ڕیابازیەکە ئەوەندە تەحەمل ناکە بەڵام ئیمانی خۆی وای لێکە شەو نوێژی وەزعی خۆی ئیترێمەش لە نواوەشکەڵ ڕێبازی ترمانەیە بیگرینە بەر بۆی بزانین ئاخۆ ئەوەی کە مرۆر و دەغەڵە ئەوەی جاسووس و منافقە لە سەفی خۆمان دووری خەین بەڵام ئێمە بە تەئکید لە هەموو لایەکەوە وا تەماشاکەین کە ئەمە ئەهلی ئیمانن هاتوونەتە ناو مسلمانانەوە و حەز بە سەرخستنی ئەم دینە ئەکەن هەموو لایەکیشمان بەوە دڵخۆشەوین